من زۆر جاروانەکان کە دێم لە ڕاستیە ئامادەکردنێکی پێشینە لەلام نییە، ینی زۆر پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە تایە هەم لەو کاتا ئەمڕۆ نازانم دەگەمە چی، ینی بەس بە جۆرێکی تر بڵێم استعدادم نییە وەکو ئەوەی کە وانەیەک لە زانکۆ بڵێمەوە، ئەو استعدادەم وەرنەگرتووە. ئەیتر بەڕاستی هۆکارەکەشیەوە بۆ هەستەکەم کاتەکەم نەبوو، ئەو کاتێک کە پێویست بوو کەم دێشەداتە پێشەوە نەمتوانین. بەڵام دەمەوێ ئەوەی کە لێرە هەیە ئەرستۆ ئاماژەی پێدەدا لەگەڵ یا بڕۆم و پێکەوە لەگەڵ یا بڕین. ئێمە شتێکمان هەیە بابەتی وانەکانە کەوی هاوڕێیەتیە. وام هاوڕێیەتیە هەمیشە ئێمە دەتوانین بیری لێکەینەوە، ینی شتێک نییە کە لە دوورە دەست بێت، ینی هەر کاتێک تۆ ویستت دەتوانی بیر لە هاوڕێیەتی بکەیتەوە. بۆچی؟ چونکە هاوڕێیەتی شتێک نییە لە دەرەوەی تۆ، شتێک نییە لە دەرەوە حازریکەی، شتێکە لە خۆتە و لە ژیانی خۆتا لە ناو هاوڕێیەتیا ژیاوی و مارەسەی ئەم پەیوەندیت کردووە. لەبەرەوە لە هەموو کاتێکا تۆ دەتوانین بگەڕێیتەوە سەر ئەوەی کە بیر لە هاوڕێیەتی بکەیتەوە. ئەوەی لێرا دەمێنێتەوە کرانەوەی بیرکردنەوەی تۆیە. چەند بیرکردنەوە دەکرێتەوە بۆ هاوڕێیەتی تا تۆ لەمە تێبگەی. لەوانەی پێشوو باسمان لەوە کرد دوو جۆرە لە هاوڕێیەتی ڕواڵەتیمان جیا کە ئەرستۆ جای کردەوە و تقریباً تا حەدێک بە ڕوونی باسمان کرد. ئەویش هاوڕێیەتیە لەسەر بناغەی چێژ وەرگرتن و هاوڕێیەتی لەسەر بناغەی سوود وەرگرتن. و ئەرستۆ وتی ئەم دوانە هەردووکیان ڕاگوزەرن، تێدەپەڕن. بۆچی؟ چونکە هەم چێژەکان تێپەڕن هەم سوودەکانیش تێپەڕن. ینی دەکرێت دوو کەس لە زروفێکی دیاری کراوە پێکەوە کۆ ببنەوە لەو زروفە بتوانن پێکەوە قازانج بکەن و بگەن بەو بەرژەوەندیانە و سوودانەی کە هەیەن. بەڵام ئەم زروفە گۆڕا و پەیوەندی ئەم دوانە و توانەکانی ئەم دوانە لە ناو زروفێکی ترا پێکەوە کۆ نابێتەوە، لەوانەیە زۆر بە ئاراستەیەکی دشکار بکە، ینی دژی بەرژەوەندیەک. و ئەمە بە پێی زروف ئاراستەی ئەو توانایانە دەگۆڕێت. بۆیە ئەمە دەکرێت لە زروفێکە لە بارودۆخێکی دیاری کراوە ئەم دوانە ئەو توانایانەی هەیەە یەک ئاراستە وەرگێ بۆ بەدەستێنانی ئەو دەستکەوتە. بەڵام لە کاتێکی ترە دەکرێت زروفێکی تر بێتە پێشەوە ڕێک ئەو توانایانە بە پێچەوانەوە، ینی وەکو بڵێ بە ئاراستەیەکی دژ ئەم بەرە و بەرژەوەندیەکە بڕوە ئەم لی تێک بدا، ینی ئیش لە یەکتر تێک دەدەن. لەبەرەوە نە سوودوەرگرتن و نە دەستکەوتەکان زامنی ئەو پەیوەندیە دەکەن. ئەگەر بێت و ئێمە پەیوەندیەکەمان لەسەر ئەو ئەساسە دامەزران، نە سوودەکان ببورن، نە چێژەکان، ئەو بابەتانی کە چێژیان لێ دەکەین. بۆچی؟ چونکە چێژەکانیشمان لە گۆڕانێکی بەردەوامە. ئێمە زۆر جاری وا هەیە زۆر ینی ئارەزووی شتێک دەکەین تا حەدی مردن. بەڵام ئەم شتە لە بارودۆخێکی ترا کە نزیکە، ینی دەتوانی ئەم خۆشەی لێبەری کەچی ناتوانانی، ینی بۆچی؟ چونکە شتەکان گۆڕاون، هەمووی ڕفتە بۆ بارودۆخە دەرونی و گەری زیانی کە لە ناو ئینسانە هەن. بۆیە ئەمە گۆڕانی بەسەرا دێ، ئەوە هیچ زامن ناکات. ئەمانە ئەرستۆ ناوی نا هاوڕێیەتی ڕواڵەتی، ینی ئەوانەی کە بە ڕواڵەت هاوڕێیەتی. ئەی باشە پرسیارەکە وایە جۆرێکی تر جۆرێک لە هاوڕێیەتی هەیە کە جەوهەری بێ. ئەو بوو لەوانەی پێشوا باسمان کرد کە جەوهەر چییە؟ جەوهەر ئەوەیە کە شتەکان ئێمە شتەکان وابەستەن بەوە، ئەو وابەستەنیە بە شتەکانەوە، ینی ئەو وجودێکی ڕەهای هەیە کە شتەکان وابەستە بوون بەمەوە. ینی چی؟ ینی ئەگەر ئەم شتێکی لێبێ ئەوانەی کە وابەستەن بەوە ئەو شتیان لێ دێت.
نەک ئەگەر شتەکان کە وابەستن بەوە شتێک لێیان ڕوو بدا لەم شتێک ڕوو دەدا یعنی ئەم جێگیرە بەڵام ئەوەی وابەستەیە بەوەوە چییە؟ جێگیر نیە سار خۆی چێژ و دەستکەوت شتانێکی وابەستن یعنی کە تۆ دەستکەوتێک دەست دەکەی هی تۆیە هی منە من نیم کە چێژێک وەردەگری منم چێژ دەکەم چێژەکە من نیم لەبەرەوە ئەمانە شتانێکی وابەستن بە منەوە نەک منن من جەوهەرەکەی ئەی چۆن پەیوەندی هاوڕێتی پەیوەندی منەکان بێت نەک پەیوەندیەک بێت لە دەرەوەی منەکان ڕێکرابێت کە ئێمە پەیوەندیەکان چوون بۆ ئەو شتانەی کە وابەستن کە هی ئێمەن ئێمە ڕێک پەیوەندی منەکان شتی سێمی تێدەکەوێت یعنی دایمە بابەتێک هەیە کە شتی سێهەمە لە بینی ئەم دوو منە و ئەو بابەتی کە شتی سێهەمە تەحەکوم بە چی دەکا بە پەیوەندی ئەم دوو منە دەکات دەکرێت ئەم پەیوەندیە هەڵوەشێنێتەوە دەکرێت ڕایگرێ ئەی ئەگەر هاتوو پەیوەندیەکە لە نێوان دوو منەکە خۆیان بوو ئەو کاتە شتی سێهەم نییە بەڵام پرسیارەکە لێرە دروست دەبێت کاتێک ئەرستۆ دەڵێ پەیوەندی هاوڕێیەتی لەسەر فەزیلەت دادەمەزرێ لەسەر چاکە دادەمەزرێ چاکەکان و تەنانەت چاکەکان جیاوازن لە فۆرما جیاوازن لە جەوهەرا یەکن بۆ نمونە کەسێک دادوەرە وەک فەزیلەتێک دادوەری تایە کەسێک مێرەبانە وەک فەزیلەتێک مێرەبانی تایە کەسێک ئەمانەت پارێزە وەک فەزیلەتێک ئەمەی تایە ئەمانە هەمووی فۆرمی جیاوازی چاکە ئەرستۆ وای بیر کردەوە لەوانەی پێشوا باسمان کرد ئەم فۆرمانە یعنی لێکچوون لە نێوان فۆرمەکانە ڕۆڵی هەیە لە ناو هاوڕێیەتێکە یعنی چی ڕۆڵی هەیە یعنی ئەگەر بێت و دوو کەس چاک بن بەڵام چاکیەکەیان لە دادوەریە دەرکەوێ فۆرمەکەی دادوەری بێت دوو کەسی تران چاکن فۆرمەکەی کە دەردەکەوێت میهرەبانیە دوو کەسی تر هەیە چاکن فۆرمەکەیان ئەمانەت پارێزیە ئەڵێ ئەمانە دەبن بە هاوڕێ بەهۆی لەلایەکەوە بۆی لێکچوونی فەزیلەتەکانیانەوە یعنی چی یعنی هەردووکیان ئەمانەت پارێزن فۆرمی فەزیلەتەکە فۆرمی چاکەکەمان شتە هەردووکیان دادوەرن فۆرمی چاکەکەیان ئەمان شتە ئەو لەوێەوە ئەمەی وتووە لەوانەیە لەوێەوە ئەمەی وتبێت دادوەرەکان ئەوانەی کە لە ناوە دادوەرن دادوەری محکەمە ناڵێ ئەوانەی لە محکەمە دانیشتوون ئەوە پەیوەندی بە دادوەریەوە نیە ئەوەی لە محکەمە دانیشتوو کۆمەڵە یاسا لە بەردەمیا هەیە جێبەجێ دەکاو بە پێی یاساکە یاساکانیش لە دەرەوە تەشیا کراون و ئەم یاسایانە ڕەبتن بە کۆمەڵە یانی شتە دەرەکیەکانن ڕەبت نین بەوەی کە لە ناوە هەیە و تۆ کە دەچیتە بەردەم نە محکەمە نە شەرع ناتوانێت حکمی شوێنەگەی لەسەر و شوێنە حکم بدا بۆ نمونە ناتوانێت حکم لەسەر پەیوەندی هاوڕێیەتی بدا بڵێ ئەمە هاوڕێیەتیە یا هاوڕێیەتی نییە ئەمە ناتوانێت بیدا کاتی ئەم هاوڕێیەتیە کێشەیەکی تێدەکەوێت و لەسەر ئەساسی شتە دەرەکیەکانە ئەو کاتە محکەمە بۆ نمونە لە سەر ئەساسی بەرژەوەندیە لێرە کێشەیەک دروست بۆ یەکێکیان فێڵێکی لەوی تر کردووە ئەمە دەتوانێت بچێت لە محکەمە لەو حاکمە دەتوانێت هێنیکە بەس ئەمی تریان ئەوەی کە لە ناوەیە چونکە لە ئەساسەوە لەوە دابڕاوە کە محکەمەتیایە حکم دەکا لەو بارە دابڕاوە لەبەرەوە حاکمی محکەمەکە ناتوانێت بچێتەوێ ئەوە بوو سەرەتا ئەرستۆ وتی هاوڕێکان پێویستیان بە دادوەر نییە بۆچی چونکە هاوڕێکان پەیوەندیەکەیان دەکەوێتە ناوچەیەکەوە کە ئەسڵەن پێویستی ینی ئەو بوارە نییە کە دادوەرێک لە محکەمەکانە هین دەکات ینی حکم دەکات دەڵێ ئەمە حەقە و ئەوە ناحەقە یعنی بە جۆرێکی تر هاوڕێکان ئەگەر هاوڕێ بن بە مەعنا جەوهەریە هەرگیز ناحەقی بەرامبەر یەک ناکەن کە ناحەقەکە دایمە بابەتێکی هەیە دەکرێت یا خۆشیەک چێژێک بێ یا سوودێک بێت ئەمە ناکەن تاوەکو فعلەن بچنە بەردەم ئەو دادگایە کە مەربوتە بەم شتانەوە ئەنی یا لەبەرەوە ئەوەی دادوەرە کە لێرە دەڵێن دادوەر بە معنای فەزیلەت لە ڕاستیات دادوەری محکەمە نییە ینی ئەوە نییە کە
لە محکەمە دادوەری دەکات بە پێی یاساکانی ئەو وڵاتە کە ئێتیفاقی لەسەر کراوە ڕێککەوتون لەسەری و هەمیشە ئەمە دەزانین ئەو یاسایانی کە بەڕێککەوتن لە پەرلەمانەوە تەشریع دەکرێن کۆمەڵی یاسان هەمیشە ئەگەر ود لێیان بکۆڵیتەوە لە بەکارهێنانە لە مەسلحەتی گروپێکان و لە زەرەری گروپێکان. یعنی بەڵام چییە ئەم یاسایانە دەبێ هەبێ بۆی کۆمەلگاکە نظامێک گەبێ پێی بڕوا بڕێەوە ئەوەنە لە ناو یاسای محکەمە ئەوەی کە هەیە و ئەو قوانینانی ئێمە تەشریعمان کردووە لە ڕاستیە ئێمە ناتوانین بگەینە دادوەریەک بە معنە ڕاستەقینەکەی دادوەری بێت. ئەمە شتێکی ڕەبتە بە ڕێککەوتنێکی کۆمەڵایەتیەوە لەبەرەوە ئەو یاسایانەی کە دادوەرێک بە معنە ئاکاریەکەی بە پێیان ئەرز و کەوت دەکا ئەو یاسایانن کە کانت بە یاسا ئەپیرۆریەکانیان ناودە بە ئەوانەی کە تەجریبی نین. ئەم یاسایانەی تر تەجریبین تۆ لە دەرەنجامی کۆمەڵێ شتەوە کە ڕوو دەدا یاسایەک تەشریع دەکەی بۆ ئەوەی کێشەیەک چارەسەرکەیت. بەڵام ئەمی تریان یەک یاساکە ئەسڵەن ڕاگوزەر نییە، یعنی یاسایەک نییە تۆ بتوانانی ئەمڕۆ دانیت و بە پێی زروف سبەینە بیگۆڕیت. یعنی یاسایەک نییە وەکو سوودەکان و چێژەکان ڕاگوزەر بێت. تەبەن ئەمە شەر بۆ یاسا ژەمان شتە. کاتێک ئێمە یاساکانمان بۆ مەوزوعی بوارەکەم بواری دەستکەوتەکان بوو لەگەڵ چێژەکانە ئەو کاتەم یاسایە گۆڕاوە بە پێی کۆمەلگاکان بە پێ ئەو زروفە کۆمەڵایەتی کە دروست دەبێ یاساکەش گۆڕانی تێدەکەوێت هەر لەبەرەوەی یاساکان هەر نەکەر یاساکان تەنانەت مەوزوعی شەریعەت و دینیش لە مەزەب ئەوانەی کە فتوایەک دەردەکەن ئەوانش بە پێی دەڵێن فتوا بە پێی زەمان و مەکان دەردەکرێت. یعنی چی؟ یعنی فتوا دەوروبەرەکە تەحکومی پێ دەکات. یعنی شتێک نییە کە ئەمەی کە دای دەڕێژێ شتێک بێت سابت بێت و یعنی هەر بەڕاستی شتێکی خوایی نییە ئەمە چونکە سابت نییە. یعنی ناکرێ یعنی خوایەک کە خوا بێ و دادوەر بێ و هینەکان ینی ئەم زانینەی هەبێ بە هەموو شتەکان لە شوێنەکە شتێک بڵێت و دوایی لی پەشیمان بێتەوە شتێکی تر بڵێ ینی زروفەکە وای لێ بکە شتەکەی خۆی بگۆڕێت. لەبەر ئەمە ئەم جۆرە لە تەشریع بتەوێ و نەتەوێت شتێکی لە جێگیرەکان نییە. سەر بەو یاسا جێگیرانە نییە کە لە ناو ڕۆحی ئینسانە هەن و ئەوەی کە کانت ناویان دەنێ یاسا ئەخلاقیەکان ئەمانە دەبێ فعلەن جیا بکرێنەوە. لەبەرەوە یاسا ئەخلاقیەکان ڕەبتن بە منەکانەوە بابەتیان نییە و هارمۆنی لە نێوان منەکانە ساز دەکەن. وەکان منانە ئەوانەی کە فعلەن منەکەیان مەحکوم نییە بە دەرەوە کە ینی جێگیرە ئەوی تر وابەستەیە بەمەوە ئەم وابەستە نیە بەوەوە و ئێمە کە لە من دەردەچین ئەو منەی کە هەیە کە دەچینە دەرەوە و دەچینە ژێر حکمی ئەوەی دەرەوە ئەلێرای تر من لە ماڵەکەی خۆی دێتە دەرێەوە ئەویش مادی دەبێتەوە دەبێتە شتێکی گۆڕاویانی چونکە دەکەوێتە ژێر حکمی ئەوەی کە مادیە بەس کە من بە جێگیری دەمێنێتەوە و ئەم منە لە ناو خۆیە دەبێتە خاوەنی فەزیلەتەکان. یعنی هەتا من ئاوا نەبێت ناتوانێت یان کەسێک ئێستا بۆ نمونە بە پێی بەرژەوەندیەکانی یا بە پێی چێژەکانی دادوەری بکات لە محکەمە دەتوانێت دادوەر بێت؟ تۆ ناتوانی بە پێی ینی بێلایەنی نییە ئەمە تۆ دەبێت بێلایەن بی لە بینی ئەو دواناکەم حکم مۆزوعەکە بێلایەنی نییە دەبێت لە ناو خۆیە ئەم کەسە هیچی نەوێت و دەبێت بەرژەوەندیەکانی لە ناو خۆیە کاری لێ نەکەن. لەبەرەوە مەوزوعی بێلایەنی ئێمە مەوزوعی بین ئەو دوانە لەوێن بێلایەن بین تۆ ئەو کاتە کە بەرژەوەندیەکانت لە ناوە حکمی تۆیان کرد تۆ بینینە جۆرێکی ترە بە ئەو قەزیە و فعلەن بە جۆرێ حکم دەکەی کە وا دەزانی وایە و ڕاستە و باشە و کەچی حکمەکەت ئەو حکمە نییە کە بڵین لە فەزیلەتەکەەوە هاتووە. ئەسڵەن ئەوەی دادوەرە بە معنە ئەخلاقیەکەی هەرگیز حکم نادات یعنی شتێک نییە بە ناوی حکم. ئەو دوو کەسە دەبێ هەردووکیان لە ناو خۆیانە ئەم زەمینە خۆش دەکا کە بگەن بەو ڕاستیەکە حکم نادا ئەم
وهێزی نیە پۆلیسی نییە پۆلیس بێنێ بە زۆریش حکومەکە جێبەجێ بکە وە شتێک لە ناو یاسا ئەخلاقیەکانەوەی پێ دەڵێن ئەخلاق بە ناوی جەبرەوە وجودی نییە چونکە ئەسڵان ئەوەی فەزیلەتەکان لە سەریدا دەمەزرێ ئازادیە لەبەر ئەوە دادوەر بە معنایە کە دواتر هاوڕێیەتەکەی لەسەردا دەمەزرێ نە پۆلیسی هەیە نە هێزی هەیە نە بە هێز قانون جێبەجێ دەکا ئەمانە هەموو شتانێک ڕبتن بە نەریتەوە و نەریتەکانی کۆمەلگان باسی باش و خراپە نییە ئەمە ئایا خراپە یا باشە ینی هەر کۆمەلگایەک دەبێت نەریتێکی هەبێ و نەریتەکان فۆرمی هەڵسوکەوتن ناوەڕۆکی هەڵسوکەوتەکە نین وە کاتێک کە تۆ شتێک دەکەی بە پێ ئەو چۆنیەتێ نەیکەیت حکم دەدرێیت ئیتر تۆ لە ناوە چۆنیت ئەوە مەوزوع نییە یعنی بۆ نمونە لە کۆمەلگایەکی ئەوروپیا ژنێک دەبینی بە تەمەنە و دەتەوێت تۆ کۆمەکی بکەیت ئەوە زۆر نەریتێکی جیاوازەیە بۆ ئەم کۆمەکیکردنە چۆن کۆمەکی بکەیت لەگەڵ ژنێک بە تەمەن لێرە کە تۆ دەتەوێت کۆمەکی بکەیت کاتێک بە نەریتەکەی ئێرە لەوێت دەژوڵیتەوە دەتەوێت کۆمەکی بکەیت ئەو ژنە قبولی ناکات هەز دەکایهانەی دەکەیت بۆچی چونکە بەو چۆنیەتە بە چۆنیەتێکە ئیتر تۆ نێتەکەت کە کۆمەکردنە هەرچی بێ ئەمە مەوزوع نییە تۆ حیچ مەبەستێکرد نەبووە مەبەستت نەبووەوەی کە عەزەتی ئەو ژنە بدەیت ئەمە گرنگ نییە تۆ بەو چۆنیەتێ نەتکرد ئەو ژنەوە وەری دەگرێت تۆ یانەی دەکەیت تۆ دەڵێ خۆ من لە ناو دڵی توانیم لەبەر ئەوە ئەمانە چۆنیەتین دەبێ ئەمانە جیا بکەین ئەمە نەریتە دەکرێت ئەم نەریتە کە لە ئێستا لە ئەوروپا ئەم لەم پەیوەندیا ئیش دەکا لە 100 ساڵی پێشوا و نەریتەوانە بووە و ئەم نەریتە دەگۆڕێ و ئەوەی دەگۆڕێت چۆنیەتیەکانە ئەوەی دەگۆڕێ ئەوە نییە کە تۆ لە ناوە دەتەوێت بەو چۆنیەتیە بەو ڕێگایە بیکەیت یعنی دەکرێت تۆ مەبەستێک کە باش نییە کۆمەکی ئەو ژنە بکەیت ئەویش پێی نەزانێ و قبولی بێت و بامان شێوە ئەم ژنەی بەتەمەنەی ئێرەش بە مەبەستێکی باش نا کۆمەکی بکەیت بۆ نمونە هەست دەکەی ئەم ژنە لەوانەیە لە شوێنە وەکو شایەت بێن لێ قەزەیەکە هەیە تۆ ئەمەی بۆ دەکەی بۆی خۆت شیرین کەی لە لای تاوەکو شایەتێکە بە مەسلحەتی تۆ بدە ئەمە چییە تۆ شتێکی ناباشە کردو فێڵت کردووە بەڵام لە عینی کاتا تۆ بۆ فۆرمە کردوتە کە ئەو قبوڵیەتی و هەست دەکا کۆمەکت کردووە یعنی شتەکان لە دەرەوە بە جۆرێک ڕوودەدەن لە ناو تۆوە بە جۆرێکی تر ڕوودەدەن تۆ دەزانی فێڵت لێ کردووە بەس ئەو وا دەزانێت کۆمەکت کردووە ئەو وا دەزانێت تۆ باشی بەڵام تۆ دەزانی کە خراپیت تۆ ئەو نازانی ئەو تۆ نابینە بەس تۆ دەزانیت کە چی دەکەیت تۆ دەزانی خۆت دەبینی ساختە چیت فێڵبازی و ئەمەد بە مەبەستێک هەمووی لای خۆتە لەبەرەوە ئەم دوو شتە زۆر جیاوازن وەک کەس لە ناو نە لە حکمێکی شەرعیە نە لە حکمێکی قانونیە لەسەر ئەمەی کە لە ناوەیە محکەمە ناکرێت لەبەر ئەوەیە ئەم نەریتانە ئەو هێزە پێیا دەکەن و کەسەکانیش بۆ مەساڵحی خۆیان ئەم نەریتانە بەکاردێنن بە شێوازەکە یاریەکی جوان یاریەکی باش نەک جوان یاری باش دەزانێت بە نەریتانە بکە دەتوانێت بەم نەریتانە شتەکانی خۆی بەدەست بێنێت و بەبێ ئەوەی هیچ شتێکیش بژوڵێت و کەس محکەمەی کا و کەس قسەیەکی پێ بڵێ لەوانەیە کەسێکی چاکیش هەبێت کاتێک کە چاکیەکەی بەم نەریتە ناکرێت یان ناتوانێت بەمە بیکات ئەمە هەموو یاساشکێنی بێت و ئەم کەسە عقوبە بدرێت و خراپترین عقوبە بدرێت لە کاتێکا ئەم کەسە نایەوێ خراپە بکات و لە ناوە خۆی ئەوەی کە لە ناوەوە هەیە و ئەوەی مەبەستێتی جگەل لە چاکە کاس دەکا ئەوە چاکەیەکەوە بەرپرسیارە لە ناوەوە بۆی ناوەوەی بە چاکی بمێنێتەوە بە ئاوادانی بمێنێتەوە بەرپرسیارە لەمی کە ئەمە بکە بەڵام لە عینی کاتا کە ئەمە دەکا لە فۆرمێکا دێکا یاسایەک دەشکێنێ ئەو کاتەکە یاساکەشکە عقوبە دەدرێت کابرا لە کاتێکا دێت تۆ تاوانباریت و کەچی تاوانەکە نەکرد هیچ تاوانێکە نەکردوە لەبەر ئەوەیە فعلەن
ئەوەی کە پێی دەڵێن یاسا و محکەمە چاوی بەسراوە شتێکگەیە نایبینێ لەبەر ئەوە کۆمەلگاکەت نەگەر کۆمەلگای ئێمە هەر کۆمەلگایەکی تر بە کۆمەلگا ئەوروپیەکانیشەوە ئامۆژگاری دەکەن چۆنیەتیەکان بپارێزی و ئامۆژگاری دەکەن فێری یاریەکە بی ئەو یاریەی کە تۆ دەیکەیت لەبەر ئەوە هیچ شتێک لە ئارانیە بە ناوی چاکە و خراپە لە ناو ئەم نەریتانە و ئەم منتیقەیەی ئینسان قانونەکان نایگرنەوە ناکەوێتەوە شوێنەوە ئەوانش وازیان لێ هێناوە لە محکەمە لەسەر نیەتی چاک و ئەوانە و تۆ لە ناوەوە چۆن بوویت ئەمە وجودی نییە و لە ناو شەرعیشا دەڵێ شەرع زایر بینە یعنی ئەوی فعلەن زایر دەبینێ و حکمی زایر دەکات بەڵام کاتێ باسی فەزیلەت دەکەین ئێمە باسی ئەو منتیقەیە دەکەین کە نە شەرع دەیبینێ نە قانون دەیبینێ و ئەو منتیقەیە کە هەمیشە فەرامۆش کراوە و هەر ئەو منتیقەیەشە کە وا دەکات کۆمەلگایەک کاتێک کە لە ناوەوە کەسەکانی ئاوا بن و ئەو شوێنە لە ناویانە ڕۆشن بێت کۆمەلگاکەشیان ڕۆشنە و ئەوەی کۆمەلگایەک ڕووناک دەکاتەوە ئەم شوێنەیە کە نە قانون نە شەرع ناگرێتەوە یعنی منتیقەیەکی ترە کە هەم شەرع خۆی لێ لاداوە هەم قانونیش خۆی لێ لاداوە چونکە ئەمانە باسی چۆنیەتیەکە دەکەن دەڵێن تۆ بەو شێوەیە کردت تەواوە بەو شێوەیە ئیتر چیت کردووە نیەتەکە چیەوە چییە گرنگەوەی لە فۆرما بیکەیت یعنی لەو فۆرما ڕەوایەتی هەیە و ئەمە بە ئیتیفاق کراوە ئەگەر هەمومان ئیتیفاقمان کرد لەسەر فڵانە شت کە بەو شێوەیە بیکەیت ئیتر ئەو شتە حەڵاڵە یعنی چی حەڵاڵە یعنی بەو فۆرما دەبێ بیکەیت نەک شتەکە لە ناو خۆیان وەکەوەی کە باسم کرد ڕەبتی بەو شوێنەوەنی لەبەرەوە ئەسڵەن باش چاک بوون ئیلاقەی بەوەوە نییە کە تۆ پەیڕەوی لەو یاسایانە بکەی یانەیکەیت دەکرێت پەیڕەوی لەو فۆرمانە بکەیت و کەسێکی خراپیت هەر لە ڕێگەی ئەو فۆرمانەوە تۆ خراپەکە بکەیت و دەشکرێ کەسێکی چاک بیت و ئەو فۆرمانەش لە ڕێگەی ئەو فۆرمانەوە چاکەکەت نەیەتێ دەرێ و فۆرمێکی خۆی وەرگێت چونکە هەموو چاکەیە کە لەوێوە دێ لە ڕاستیە فۆرمی خۆی هەیە ینی فۆرمەکەی خۆی لەگەڵ خۆیان دێنێ لەوێوەیەکان دەڵێت تۆ کە گەیشتیتە ئەو ینی ئەو دۆخە ئاکاریە لە عینی کاتە خۆت مشەریعی و خۆت منەفیزی ینی تەشریعەکار لەناو خۆتایە تەنفیزەکەش هەر خۆت دەیکەیت ینی ئەو چۆنیەتیەش کە تۆ پێویستە بۆ جێبەجێکردنەکە هەر بە ئامان شێوە ئەو ئینەکە دەیدات ینی ئەو شتە خۆی وەری دەگرێت ئەو فۆرمە وەردەگرێت کاتێک کە تۆش ئەمە دەکەیت نەزەرەر لە کەس داوە نە ناحەقیت بەرامبەر کەس کردووە بەڵام لەبەر ئەوەی وەک ئەو نایکەیت تۆ تاوانباریت بەس لەبەر ئەوەی وەک ئەو نایکەیت هیچی تر نە ئەڵێ تۆ وەک من بکە ئیتر هەرچی بێت کێشە نییە بەس وەک ئەوە بکە کە من دەیکەم ئەوەی گرنگە ئەوەیە تۆ تەقلیدی من بکەی هەمان چۆنیەتی جێبەجێکە ئەمە بۆ چییە بۆ ڕاگرتنی کۆمەلگایە تەمان کۆمەلگاکان دەبێت یەک فۆرم و یەک نەریتیان هەبێت تا پێیان بوو تێ کۆمەلگا تا تعریف بکرێن بۆ فۆرم و نەریت تەنانەت دنیای مۆدێرن لەسەر ئەم ئەساسە دامەزراوە و دەوڵەتی مۆدێرن لەسەر ئەمە دامەزراوە و ئەوەی کە ئەوروپیەکان کردیان ئەمە بوو نەریتێکی یا و بەش بچێنن لەم پەڕی دەوڵەتەوە بۆ پەڕی دەوڵەت ناسیۆنالیزم ئەمەیە کە ئەم نەریتە دەچێنێ بۆ ئەوەی کۆدی مشتەرەکە بێت لەم پەڕ بۆ ئەو پەڕ یعنی ئەویش جۆرەکە لە شەریعەت ئەویش جۆرەکە لە قانون و نەریت و ئەمە ینی ئەوەنا قانون و نەریتەکان خراپن قانون و نەریت نەخراپە نەچاکە شتێکە دەکەوتنی لەسەر کراوە بەو چۆنیەتیە چۆنیەتی خراپ و چاکی نییە من شتێک دەکەم چۆن دەیکەم فۆرمەکان جیاوازن هەر میلەتێک فۆرمی خۆی هەیە ئێستا زمان کە من قسەی پێ دەکەم ئەم زمانە شتێک لە ڕێگەی ئەم زمانەوە دێڵێم لە ینی چی ینی لە ڕێگەی کۆمەڵە یاساوە دێڵێم یاسای زمانی لە ڕێگەی فۆرمێکەوە دێڵێم باشە لە ڕێگەی چۆنیەتیەکەوە دێڵێم کە زمانەکە دیاری کردووە چۆنیەتەکە چۆنە واگەر بەو چۆنیەتیە من قسە نەکەم ئێستا قسەکانم تێکەڵ و پێکەڵ دەبێت کەستان تێناگەن
یعنی شتەکان من دەستکاری یاساکان کەم ئیتر پەیوەندیەکە نامێنێ و ئەمانە بۆ نمونە من ئەگەر گریکی بوومە یۆنانی بوومایە و یۆنانیم زمانەکەم یۆنانی بووایە من هەمان ئەمەم دەوت بەس بەچی لە فۆرمێکی ترا دەموت کە یۆنانی ئەمەی کە یەکە لەم فۆرمە جیاوازانە دەردەکەوێت ئەمە دەکەوێتە دەرەوەی نەریتەکان ئەمە ئەوەیە کە لە ڕێگەی شێوە ئەو شێوازەوە و ئەو فۆرمەوە دێتە دەرێ بەڵام ئەمەی کە لە ڕێگەی ئەمەوە دێتە دەرێ کەس نایبینی لەناو کۆمەلگا مراقەبەی ئەوە ناکرێت کە ئەمە هەر ناشکرێ هەر مراقەبە ناکرێت ئەوەی تۆ بەم چۆنیەتە بیکە دنیات کاول کرد ئەوە هەر ڕاستیت چونکە بەو چۆنیەتە کردوتە دنیا داوەدان کردەوە هەر ڕاستی یعنی خۆ ئەوەی خەتەرە لە ڕاستیە کە دنیا کاول دەکاو ئێمە پێی نازانین ئەوەیە لە ڕێگەی ئەم چۆنیەتەوە شتێک دەکرێت و ئەم چۆنیەتە دەیپۆشێ کە پۆشی بەرەبەرە و گەندەڵیە کەڵەکە دەبێت و دنیا کاول دەبێت و هەدەم شتێک تاریکە و نازانین لەکوێوە تاریک و لە مەوزوعی پەروەردەش کە ئێمە باسی پەروەردە دەکەین باسی چاندنی چۆنیەتیەکان دەکەینەوە ئەسڵەن ئیلاقەی بە فەزیلەتەکانەوەنی لەبەر ئەوە هاوڕێیەتیش ناکەوێتە ناوە شوێنەوە کاتێ هاوڕێیەتی بە پێی ئەمەی ئەرستۆ کە عیبارەتە لەوەی ینی دوو کەس کە لە هەمان فەزیلەتیانەیە پێکەوە کۆ دەبنەوە لەسەر ئەوەی کە چاک بن نەک چاکە لەگەڵ یەکا بکەن چاک بن ئەمە هاوڕێکانە و مادام فەزیلەتەکان جێگیرن کە فەزیلەتەکان جێگیر بوون گۆڕاو نەبوون وەکو ئەوانی تر وەکو بۆن مونە نەریتەکان وەکو چێژەکان وەک دەستکەوتەکان کە ئەمانە گۆڕاو نەبوون جێگیر بوون ئەو کات هاوڕێیەتەکەش بە جێگیری دەمێنێتەوە یعنی هاوڕێیەتی ئەو دوانە لە ناو دەکەوێتە ناوچەیەک کە ناوچەیەکی ئارامە ناوچەیەکی دەستلێنە دراوە و کەس ناتوانێت زەفەر بەم ناوچەیە بەرێت چونکە کەس ناتوانێت بچێتە ناوی تەنانەت هاوڕێکەت ناتوانێت بچێتە ناو ئەو ناوچەی خۆت لەبەرەوە ئەمە ناوچەی پارێزراوی مرۆییە کە مرۆڤ تەنها لەوێ بە مەعنا ڕاستەقینەکەی ئازادی ئازادە لە دەرەوەی ئەو مەنتیقە تو ئازاد نیت یعنی لەویا تۆ ئازادی و لەویا ئەوەی کە دەیکەی دەتوانی ئازادانە بیکەی ئازادانەکردنی شتێک ینی شتێک بە ئازادانە بکەی ئیلاقەی بە فۆرمەوە نییە بە چۆنیەتەکانەوە نییە ئیلاقەی بەوەوە هەیە کە لە ناوە هەیە دێتە ناو ئەم فۆرمەوە و بە معنایەکی تر من کێیە ئەو منانەی کە لە پەیوەندیان خودی فەزیلەتەکەیە یعنی کەسێک کە دادوەرە ئەو منە دادوەرەکە ینی ئەو دادوەرەکەیە شتێک دادوەرەکە لەو جیا نابێتەوە ینی منەکە هەر خۆیەتی ینی بابەتێک نییە شتێک نییە لە دەرەوە کە ئەم دوانە لەسەر دادوەریەکە ڕێکەوت بن طبعا ئەگەر دادوەری دەرەکی بێ بە معنایەوەی لە محکەما هەیە ئەمەیان دەبێتە شتێکی دەرەکی دەبێتە پیشەیە کاردووکیانە و پیشەیان هەیە و لەسەر ئەساسی پیشەکە پەیوەندێکی پیشەیی دروست دەبێ و ئەم دوانە لە پیشە هاوڕێن پیشەش چیە شتێکی دەرەکیە شتێکە ئەوانی تر دایان ناوە بۆ من یعنی کە یاساکان دادەندێن و ئەم حاکمانە بە پێی ئەم یاسایانە هەڵسوکەوت دەکەن هەڵسوکەوتەکەی خۆیان دەکەن و پیشەیەکەیان دەکەن ئەمە لەکوێوە دانراوە ئەمە شتێکە لە دەرەوەی من لەبەرەوە ئەم دوو حاکمە دادوەرە فعلەن نابن بەو هاوڕێیە دەبن بە دوو هاوڕێ پیشەیی کە شتێکی دەرەکی کۆیان دەکاتەوە بەڵام ئەوەی کە خۆی دادوەرە نەک دادوەری بە معنا پیشەیەکەی هەر دادوەربوونەکە خودی خۆیەتی ینی جا ناکرێتەوە ینی دادوەریەکە شتێک نییە لە ئەستۆی جەوهەرەکە بێت دادوەریەکە شتێکە لە ناو جەوهەرەکە هەیە دێتە دەرێ و ئەمەی لە جەوهەرەکە دێتە دەرێ خاصیەتی جەوهەرەکەی هەیە باشە ینی هەر خودی جەوهەرەکەیە لە دۆخی دەرکەوتنە لەبەرەوە کاتێک کردەیەکی ئاکاری لەو بابەتە دەبینین لە ناومێژوە ئەم کردەیە دەمێنێتەوە ینی هەر کردەکە دەبێتە شتێکی زیندوی نەمر و ئێمە شتانێکی زۆرمان هەیە کە هەر دەمێننەوە هیچ زروف و بارودۆخێک کۆتاییان پێ نایە و ئەفلاتون تا ئێستا هەر ماوە ئەرستۆ تا ئێستا هەر ماوە ئەوە تا ئەرستۆ ماوە لێرە
ئێستا لێرە ینی وەکو بڵێ تێکستەکەی لێرەیە قسەکانی لێرن شتەکانی هەمووی لێرن ئەمە لە کێوە لێرەیە بەڵام زۆر هەن کە لێرە نەماون زۆر هەن کە هیچ ڕەبتێکیان بە ئێمەوە نەماوە بەس ئەم پەیوەندی ماوە بە ئێمەوە بۆچی چونکە ئەو شتانەی زروفێکن ئێستا و قانونانی کە هەن لەناو قانونی ڕۆمانی بوون قانونی ڕۆمانی تری زروفێکە زروفەکە ڕۆژتەوە تەوا دەبێ هەمیش بەڵام ئەوەی کە لەوێ وەیە لە ناو فەزیلەتەکان ئەمە ئەمەیان بەسەر ناچێ و ئەمە جێگیرە و ئەمەی کە جێگیرە کاتێک تۆ هاوڕێیەتیەکەت لەسەر ئەوە دامەزرا ئەوەی تر هاوڕێیەتیەکی نەلەرزیوە نالەرزێ و ئەو کاتەی تر پەیوەندیەکە تەواو پەیوەندی دوو منە و دوو منە لەسەر شتی سێەمنە هەردووکیان پێکەوە یعنی بۆ نمونە ئەم لە پەیوەندی نییە لەگەڵ ئەو بۆ ئەوەی کە ئەو بەرهەمەی کە لە دادوەریەکەی دەکەوێتەوە تایە مشتەرەک بن ئەسڵەن بەرهەمەکە کە دەکەوێتەوە هیچ کەس نییە ینی تەملیک ناکرێت ئەو خۆی دێتە دەریانی ینی شتێکە دێتە بوون شتێک نییە کە دەیکەیت شتێکە پەیدا دەبێت فەرقەیە لە بینی ئەو شتێک کە پەیدا دەبێت لەگەڵ ئەوەی کە دەیکەیت ئەوەی دەیکەیت کە ڕستەکەی لە بەردەستایە بەس ئەوەی پەیدا دەبێت لە بەردەستانیە ڕوو دەدا یعنی دادوەری بەمەعنا وەک فەزیلەتێک لە ناو کەسەکە ڕوو دەدا نایکا بەڵام حاکمێک لە ناو مەحکەمە دادوەری دەکات بەپێی چی؟ بەپێی مەلەکەیەک توانستێک پیشەیی کە هەیەی وەکو چۆن دارتاشێک بەپێی توانا پیشەیەکەی کورسێک دروست دەکات ئەمیش دادوەری دروست دەکات بەپێی چی؟ بەپێی ئەو یاسایانی کە لە ناو مەحکەمە بەس ئەمی تر کە دادوەر دەبێت نەک دادوەری دەکات یعنی دادوەری لێی ڕوودەدا کە لێی ڕوودەدا فعلەن جوانیەکی سیر دەبینی لە ناو ئەمەی کە دادوەریەکە تایە ڕوودەدا لەو کەسە بەس لە ناو حاکمێکە کە حکم دەکا ئەم جوانیە نییە حاکم هەر وەکو دارتاشێک وایە کە ئیش دەکا هیچی تیانی ئەمە یعنی لە ڕووی ئەو هەستە ئێستەتیکیە قوڵەی کە لە ناو ئینسانە هەیە و مەربوتە بەم جوانیانەوە فعلەن ئەو جوانیە لە ناو دادوەرێکە کە خەریکی لە ناو مەحکەمایەت و هیچی تیانە گیانی تیان نابینی ئەم حکومە گیانی تیانە بەس ئەوی تر کە دادوەر دەبێت مەحکەمەی کەس ناگا خۆی لە ناو خۆیان دادوەر دەبێت یعنی دادوەرەکە ئەسڵەن لەحزەی دادوەری ئەوەیە کە خۆت یعنی حاکمەکەی ناوخۆت ئەوەی دادوەرەکەی ناوخۆت دەتخاتە ناو محکەمەوە و تۆ محکومەکەی و حاکمەکەشی ئەوە نییە محکومەکە جیاواز بێ لە حاکمەکە و دادوەری فعلەن بەمانای فەزیلەت حاکم و محکوم هەر خۆیەتی شتێک نییە لە دەرەوەی خۆی لەبەر ئەوەیە هاوڕێکان پێشتر دەبێت دادوەر بن جا دەتوانن هاوڕێ بن کە دادوەریش بوون پێویستیان ئەسەن بە دادوەرێک نییە دادوەریان بکە چونکە ئەو خۆی حاکمەکەی و خۆی محکومەکەیە اینجا شتێکی تریش ئەوەی دوو کەسی دادوەر دەیکات لەوەوە بۆ ئەو گرنگ نییە کە ئەمە دادوەریەکە تایە ڕوو دەدا و دەردەکەوێت کە چی دەکا ئەمە بۆ ئەمە چاکە بۆ ئەم لە مەسلحەتی ئەمە شتەکە کەوتوتەوە لەوێوە کە جوانە لەوێوە کە ئەو خۆشەی تیا دەبینێ کە لەما ئەم دادوەریەت دەبینێ ئەم درەوشانەوەیە دەبینێ کارستۆ دەڵێ خۆشیەکە دەبینن لە یەک ئەلێرەوەیە ئەم بۆ خۆی دادوەرە ئەمیش بۆ خۆی خۆشیەکەی لێ وەردەگرێت نە ئەو دادوەریەکە بۆ ئەوە دەکا ئەم خۆشیەکەی لێ ببینی هاوڕێکەی نە ئەویش خۆشیەکەی وا لێ وەردەگرێت کە بۆ ئەمی کردووە تا خۆشی لێ وەرگێت وەکو چۆن گوڵێک دەکرێتەوە ئەوەی کە لە سەرتا باسمان کردوتم دوایی بە کەڵکمان دێ ئەوەی ئەرستۆ خستوێتە لاوە ئەوەی ئەرستۆ دەڵێمە کۆمەڵی قەزەی سروشتین و دایان خەینە لاوە لێرە سوودێکیان دەبێت بۆ ڕوونکردنەوە گوڵێک کە دەکرێتەوە گوڵ بۆ ئێمە ناکرێتەوە درەختێک کە بەردەگرێ بۆ ئێمە بەر ناگرێ بۆ خۆی بەردەگرێ ئەوە لە پرۆسەی بوونی خۆیەتی ئێمەش بۆ ئەو لێی ناکەینەوە بۆ ئەوەی کە ئاوا بۆ ئێمەی گرتووە وەریگرین لێ ئەو بۆ خۆی بەردەگرێ و ئێمەش بۆ خۆمان بەرەکان لێ دەکەینەوە دەیخۆی یعنی چی نییە؟ یعنی ئەسڵەن مۆزۆی سوڵتە و ئەوەی کە لەو پەیوەندیە دروست دەبێت وجودی نامێنێ وە قەرز و قۆڵا وجودی نامێنێ منەت وجودی نامێنێ
ئەم بۆ خۆی بەردەگرێ و ئەمیش بۆ لەبەر ئەوە ناکە وابزانێ بەرەکەی بۆ ئەم گرتووە وەری دەگری. هاوڕێکان ناوان ینی هاوڕێکان بۆ خۆیان ئەوەی کە ڕوو دەدا لێیان بۆ خۆیانە، بەڵام ئەوەی کە دەکەوێتەوە ینی لە خۆیان ڕوو دەدا بۆ کەسی ناکە و هاوڕێ هیچ بۆ هاوڕێکەی ناکە. هاوڕێ ئەوەیە شتم بۆ بکە و هاوڕێ ئەوەیە بەدەمەوە بێ، ئەمە هیچی عیلاقەی بە هاوڕێیەتیەوە نییە. ئەمە بەڕواڵەتی هاوڕێ، ئەمە ئەو هاوڕێیانە ئاوا هاوڕێن کە لەسەر ئەساسی سوود و لەسەر ینی لەسەر ئەساسی چێش هاوڕێ. بۆیە کاتێ شتێکی بۆ ناکە ئیتر هەر دەبێت هاوڕێکەت پەلامارت دەدا. ئەمی تریان کەس هیچ بۆ کەس ناکە، لەگەڵ ئەوەشا کە کەس هیچ بۆ کەس ناکە ئەوەی لەم دەکەوێتەوە و بۆ تۆ سوودی هەیە زۆر زۆر گەورەترە لەوەی کە هاوڕێکانی تر بۆ یەکتری دەکەن. یعنی ئەمەی لەم دێتە دەرێ و ئەوەی کە بە تۆی دەگەیەنێ بەبێ ئەوەی بیە بۆ تۆی کردبێ، ئەمە زۆر زۆر بەبەهاترە لەوەی کە هاوڕێیەک بۆ هاوڕێیەکی دەکات و ئەمە شتێکی کۆییە گشتیە. ئەمە و کۆتاوێک وایە ڕووناکیەکەی بڵاو دەکاتەوە. ئەم کردەیە ئاوایە. ئەمە هی ئەوە نییە تۆ وەریگریت لێی سێنی نەمێنێ نازانم چی. وە کاتێک ئەمی تری شتێک دەکا بە ئامان شێوە ئەو دەرکەوتنەی وجودیەی ئەنتۆلۆژیە کە هەیەی بە ئامان شێوە شتێک دێتە ئاراوە کە ئەوی تر دەیبینێ خۆشی لێ دەبینێ و دەکرێت فعلەن لە شتێکی شا دەربازیکە بەبێ ئەوەی ئەم بۆەوە کردبێتی ئەو ینی ئەو سوودەی لێ بوون. یعنی هیچ ڕەبتێک نییە. من ئەم شەونامەیەکم بۆ هات لە کەسێکەوە وتی من لە ناو ئاڵۆزیەکی سەیرا بووم، زۆر قەرزارباری تۆم حتا مردن من ناتوانم ئەو قەرزە بدەمەوە. ینی لەکوێوە قەرزارباری منیت؟ وتی گوێم لە فڵانە کۆرس گرتووە یەک هەفتە من لە ناو بیرکردنەوە بووم و زۆر شت ئێستا دەکەم لە ناو ژانێکی ترا. تۆ ئەمە کردووە، منیش بۆم نووسی من ئەمەم نەکردووە، خۆت کردوتە. ئەوە بیرکردنەوەی خۆتە. وفعلەن من بۆ ئەوم نەکردووە ئەو ئاوابێ. ئەمە من وەکو شتێکی خۆم بیرکرد. ئێستا من قسە دەکەم نازانم بەڕاستی ینی شتێک لە پێش چاومانیە کە لە دەرەوەی ینی لە حدودی ئەم لەحزەیە تێپەڕێنێ. بۆ معنایە من قسە دەکەم بۆ ئەوەی کۆمەلگا بگۆڕمەوە بۆ ئەوەی نازانم چی بکەم. من دەژیم ئێستا هەر وەکەوە چۆن پیاسە دەکەم هەر لەم لەحزەشا لە ناو ژیانە. ینی شتێک نییە کە من بیکەم لە ڕاستیە ئەمە و ناتوانم من شت بکەم، دانیشم شت بکەم و من بەڕاستی کە هاتم نەمدەزانی چی دەکەم. و ئێستاش کە لەناو ئەم باسە منیش لەگەڵ ئێوە لەگەڵ یادەڕۆ لەبەرەوە شتێک ناکەم، شتێک دەبێت نەک دەیکەم. یعنی خۆم ساز کردووە، خۆم داوەتە دەست ئەوەی کە دەبێت، ئیتر کە ببێت خوای دەکرد بەوەی کە دەبێت گیانم دەردێنێت. ئەوەیە ببێت. لەبەرەوە لێرە من ئێوە نابینم کە ئێستا لێرە وەکو شتێک بکەم ئەوە من شتێک بۆ ئێوە دەکەم ئەوە نابینم. هەز دەکەم لە ناو ژیانێکان پێکەوەی و هەز دەکەم لە پیاسە دەکەی. ئەمە دۆخێکی تەواو تەبیعیە. و کاتێک کە تۆ لەوە کەوتی شت بۆ ئەوی تر بکەیت و دواییش قەرز و قۆڵا بکەویتە منەتی بەسەرا بکەیت کە ئەمەت کردووە، ئیتر ئەم هارمۆنیە نامێنێ، ئازادی نامێنێ و هەرچی شتی جوان هەیە نامێنێ. و ئەوەی ئێمەی وێران کردو چیە جگە لەمە؟ هاوڕێیەتی نەماوە. هاوڕێیەتی بەم معنایە نەماوە. بۆیە هاوڕێیەتی ئەوەیە کە فعلەن کۆمەلگاکان ڕۆشن دەکاتەوە و شوێنێکە کە هاوڕێیەتی بەم معنایە نەبووە و کۆمەلگایە تاریک دادێت، چونکە هیچ شتێک ڕوو نادات بە ڕووداوێکی ئۆنتۆلۆجی کە لە وجودی ئێمە هەیە دەیەوێت بێتە دەرێ. ناوەوەی ئێمەوەی کە لە ناخمانایە نایەتە دەرێ، لەدایک نابێت. کۆمەلگایەکی نەزۆکین
نە هوەر لەدایک دەبێت چوزانم کە هوەر ئەوەی تر ئەو منتیقەی جوانیەیە کە لەناو ئێمە هەیە دێتە دەرێ نە چاکە لەدایک دەبێت هیچ نبینی گومانت لە هەموو کەسێکە و هەست دەکەی هیچ کەسێک باش نییە و ئێمە ئێستا وا دەژین متمانەمان بە هیچ کەسێک نییە و ئەمە لەکوێ هاتووە و بەوەش متمانە دروست نابێت کەسەکە دەکرێت زۆر چاک بێ هەموو شتێکت بۆ بکە و لە یەک لەحزا یەک شت بکە ئەوەی کە کردوویەتی بۆت وا وێرانی کا کە تۆ وەکو بڵیت دەقاتی ئەوە زەرەر بکەیتایە و هەر یەکەتان لەوانەیە ئەمەتان بینی بێت کە چۆن کەسێک زۆر زۆر چاک بوو ئەی باشە و کەسە چۆن گۆڕا وایان لێکرد بگۆڕێ و ئەوە ئاوا بوو ئەوە ئاوا بوو چۆن وای لێکرا بگۆڕێت ئەی باشە کەسێک چاک بێت چۆن وای لێ دەکرێ خراپ بێت یا بە پێچەوانەوە کەسێک خراپ بێت چۆن لە دەرەوە شتێک وای لێ دەکا چاک بێت و بەڕاستی هیچ شتێک لە دەرەوە دەتوانێت کەس بباتە ئەو ناوچە منتیقەی فەزیلەتەکە نە کەسیش دەتوانێت لەوێ دەری بێنێ لەبەرەوەیە دەڵێم ئەو ناوچەیە ئازادترین ناوچەی مرۆڤە ئۆنتۆلۆژی مرۆڤە ئەمە هاوڕێیەتی لەسەر کاتێک ئەمە دادەمەزرێ خاڵێکە بوو دەمویست بەڕاستی ئەوە باسکەم باسەوە کاتێکەوە بزانم ڕۆشت ئەرستۆ دەڵێ کاتێک دوو هاوڕێ بەو شێوەیە هاوڕێن و کاتێک خەڵکێک دێ قسە لەسەر هاوڕێکەی دەکات دەڵێ وای کردووە وای کردووە وای کردووە دەڵێ ئەم قسانە تەئسیر لەم ناکەن ئەمە وای لێ ناکەن هاوڕێکەی وا ببینن ئەڵێ چۆن دەکرێت کەسێک دوو کەس کە یەکتریان لە تاقی کردبێتەوە لەو شتانە بە تاقیکردنەوەیەکی هێن چۆن دەکرێت ئەم کەسە بە قسەی کەسێکی تر کە ئەم باشتر دەیناسێ کە ئەم باشتر دەزانێ ئەمە چییە بە قسەی کەسێکی تر وای لێ بێ کە کەسەکەی تری لە پێشاو بکەوێ یعنی ئەو فیتنەی هاوڕێیەتیە کە هەیە نەگەر فیتنەی هاوڕێیەتی ئەگەر بچینە مەجالی ئستاتیکە فیتنەی عشق هەر عینی شتە هەیە بەکر مەرگەوەر و بەکر مەرگەوەر لەکوێوە کار لە هاوڕێیەتی ناکات چۆن ناتوانێت یاریەکە بەرێتەوە ئەی چۆن مەم شەترەنجەکە نەدۆڕێنێ و بۆ دۆڕاندی شەترەنجەکەی بۆ دۆڕانمەوە ئەمانە هەمووی کۆمەڵە پرسیارن وەڵامەکەیان لەناو ئەم مۆزوعی فەزیلەتانەیە و وەڵامەکەیان لەناو ئەو ناوچایە کە ناوچە ئازادەکەیە و لێرا تۆ ئیتر تێدەگەی بۆچی مەم شەترەنجەکەی دۆڕاند لە کاتێکە مەموزین حکایەتی دوو عاشق نییە لای خانی ئەمە بەهانەیە ئەمە دۆخی ئۆنتۆلۆژی کوردە یعنی ئەو دەڵێ من مەموزین دەکەمە بەهانە بۆەوەی ڕازێگەیە بیدرکێنم ئەی ڕازەکە چییە؟ ڕازی کوردبوونە هەر خۆی دەڵێ ڕازی کوردبوونە و کاتێ ئێمە لەمە تێگەیشتین ئینجا دەزانین بۆ ئاواین بۆچی ئەرتۆپەکە دەبەینە سەرەوە بەردەکە دەبەینە سەرەوە لە پڕ خلۆر دەبێتەوە و تێگەیشتن لە هاوڕێیەتی بە معنایە دەمانگەیەنێتە ئەوەی کە ئەم جارە مەم شەترەنجەکە نەدۆڕێنێ